ئێستا میوانی گۆیژەین و ئەزمەڕیش لە تەکمەوە دانیشتووە بە تەسبیحەکەی دەستی باسی مێژووی بابانەکانەکا و منیش لە ئاستیا کڕنوش ئەبم. ئێستا من لە کورساتم. بەرنامەی ئەم جارەمان لە بناری چیایە وەرن با پێکەوە نەسیمێک هەڵمژین و سڵاوێک لە سلێمانی بکەین و بە شەهیدەکانیش بڵێن سڵاو. دەستەکانە خۆش بێت. زۆر سپاس. خێر بێت سەر چاوان دەستەکانە خۆش بێت بێگومان خۆشەویستان و بینەری ئەو تەقدیمات جوانی کاک دڵشادیش بوو. دڵنیام ئێستا هەر یەکێک لە ئێوە ئەزان کە میوانی ئەم بەشەی پرۆگرامی ئێمە هەردوو بەڕێز کاک دڵشاد ئەحمەد کە بەڕێزیان میدیاکارێکی دێرینن و هەروەها مامۆستا عومەر کەریم ئاغا کە بەڕێزیان بە هەمان شێوە هونەرمەندێکی دێرینی سلێمانین و کۆمەڵێک کاری جوانیان کردۆجا بێکەوە لا پرۆگرام لەگەڵ ئێمە ئەبن با ئێمە جژنە پیرۆزەی خۆمانی لێ بکەین و کاک دڵشاد دەستە خۆش بێ و جژنە پیرۆز بێت و سپاس بۆ ئەو داخڵبوونە جوانەی کە لەگەڵ ئێمە داخڵ جژنە پیرۆز بێ فەرمو جژنە پیرۆزەکانی کورساتی ئازیز ئەوانیش پیرۆز بێ و چاوێن ماچەکەم سڵاوتان لێوێت. زۆر زۆر بەخێر بێ ئێمە جێگەی شانازیت ئێمە مناڵ بووین کە سێری تۆمان کە پرۆگرام دەکرد لە شاشە جوانەکەی گەلی کوردستانەوە کە هەمیشە ڕەنجین بوو هەمیشەش پەیامی جوانی پێ بووە. دووبارە دەستە خۆش بێ کاومەر زۆر زۆر بەخێر بێ ئاغای گیان کە تۆ بە ئاغای ئازیز لە ناومانە بەخێر بێ سەر چاوان و جەژنیش لێ پیرۆز بێ. سپاس بۆ کورسات ئەم میواندارێ بەڕێزە منیش لێرەوە سەرهەدی ئەدانم زۆر باشە دەستەکانە خۆش بێ مامۆستاگیان ئەمان جێگەی شانازین بۆ ئێمە چونکە ئەوەی ئەمان کە وەکو کاری هوەری وەکو ئەوی هەمیشە بەشێک بوون لە جوانی ئەم شارە و وە کەسانێک بوون کە توانیانە خزمەتی ئەم شارە بکەن بۆ ئەوەی کە بتوانن هەمیشە هوەری کوردی بەو گەورەتی خۆی بێتەشیفێکی جوانی هوەریمانە بێ کە عومەر کە لە درێژەی کارکردنی خۆیان و لە درێژەی ئەوەی کە توانیەتی لە چەندین دراما و فیلم و چەندین پرۆگرامی تەلەڤیزۆنیان بەشداری کردووە هەمیشە بە قسە خۆشەکانی هەمیشە بەو لایەنە کۆمەڵایەتی کە هەمیشە لەگەڵ خەڵکی سلێمانیە هەر بەیانی ڕۆژە بۆ کە بەپێ ئەڕۆشتە خوارەوە هەتا دوکانەکەی ئەمە دەستی بە ئاسمانەوە بوو سەلامی لە خەڵکە کرد لەگەڵ خەڵکە ئەدووە لای ئەو دانی چایەکی خوارد و لای ئەو دوو قسەی خۆشیە کردو کە ئەمە وای کرده بوو خەڵکی سلێمانی پەیوەندی کۆمەڵایەتەکان زۆر زۆر گرنگی پێ بە ئەنجا لە بۆنەکانیشە کامیشە وای کردووە لەگەڵ هاوڕێکانیە بتوانن چەندین کاری جوان و چەندی قسەی خۆش و هەمیترە خەندە بخەنە سەر لێوانیە دەکەین کە هەر بە تەندروستێکی باش بمێنیتەوە و کاری جوانی هاوشێ و کارانەی کە پێشکەش بە ئێمە کردووە بەو شازە پێشکەشمانی بکەین فەرموو سەرکۆ کاک دڵشاد بێمە لای بەڕێستان. زۆر سپاس پیرۆزە ئینشەڵڵا لە کوردستان پیرۆزە. بەردەوام من کە گوێبیستی ئەو پارچە میوزیکەی هونەرمەندی خۆشەویست هونەرمەندی کۆچ کردو و مامۆستا عەباسی کەمەندیە بم دەست بەجێ پرۆگرامەکەی بەڕێستانم بیرەکەوێتەوە. پێم وابێ ئەو سەردەمەی کە لە دەستپێکیان ناوی ژیانەوەی کوردستان بوو نازانم ئێستا هیچ گۆڕانکاریە بەسەر ناوەکەی هاتووە ئەگەر خۆت ئاماژەی پێ بکەیت جا حەزەکەم باسی بیرۆکەی دروستکردنی ئەم بەرنامە و هەروە چەند ساڵە بەردەوامە باسێکی ئەو بەرنامەیەمان بڵێ سەرەتا بێ ئاماژە بە ناهروی ساڵ عەدەلۆ بکەم. من لە 1992 چوون بۆ تەلەڤیزۆنی گەلی کوردستان تەلەڤیزۆنی دایک ئەو تەلەڤیزۆنایی تر دوای ئەوەی کە لە هەناوی گەلی کوردستانەوە دەرچوون گەلی کوردستانی سەر ڕەمزێکە نەکرد بۆ باشووری کوردستان بۆ هەموو پارچەکانی تری کوردستان ڕەمزە دیاری ڕەوانشاد گەورەم تاڵەبانیە کاکە نەهرۆ هات بۆ تەلەڤیزۆنی گەلی کوردستان ئەم بیرۆکەی دانا پێم وابێ فترێکی باشیش ئەم بەرنامەی پێشکەشە کرد. من تەنها بەهۆی کۆمەڵی فریاکەوتنی کوردستانەوە کاتە ریپۆرتاژاتی ناو دیەکانم پێشکەشە کرد کە کاکە نەهرۆ ڕۆی ئەوەش لەگەڵ ئەوەی منە لێکیاننا بوون بە یەک بەرنامە. ئێستا 30 ساڵ و 5 مانگ و چەند ڕۆژێکە من ئەو بەرنامەیەم هەیە بەڵام هەتا ساڵی 94
گۆرانەکەی مامۆسای پایەبەرز مەسەری خالقی ئەگەڕێمەوە من ئەگەڕێمەوە ئەو گۆرانی هەتا ساڵی 94 لێ بوو من و واتە چەند ساڵ پاشی پێم وابێت 4 ساڵ دوای ئەوە لە 94 لە نزیشی ناوەڕاستی 94 من و عوسمان نووری پێم وابێ دەرهێنەرە لێرە کاکە عوسمان و یوسفی حاجی یونس و کاکە دیار جوڵا و نازانم کەی دیکە بووین لە بازار چون پشوویەک بین گوم لە گۆرانی ئەگەر ئەوەی کاڵەوەی بوو ئەوەی مامۆسای گەورە و هونەرمەندی گەورە و ئینسانی گەورە عباسی کەمەندی ئەوە بوویتر ئەو گۆرانێمان هەڵبژارد و لە 94ەوە واتا کاتە نزیکی 18 ساڵ ئەم پێشەکی و پاشەکی بەرنامەکەمە لە ساڵی 2011 هاتبوو بۆ بابڵێن ئەم نەسوورەکە مۆزەخایی نیشتیمانی کورد هات بوو ئەوێ کە منی بینی باوەشی پیاکردم وتی ئەزای تۆ مۆسیقاکەی منە بردەوە بە بێپرست وتم نەمتوانێت دەسم پێت بگا وتی لە ئێستا بڕۆ گردنت ئازاوێ خۆم معجیب بەو مۆسیقایی کە تۆ خستە پێش و پاشی بەرنامە بەڕاستی موزیکێکی زۆر جوان پڕە لە جوانی پرۆگرامەکەی بەڕێستان ئومێ دەکەم من پێشنیاری من ئەگەر پێشنیارەکەم قبول بکەن ئەوەیە کە ئیتر نەگۆڕێت یعنی چونکە بۆ بە سمبولێک بۆ بەرنامەکەی بەڕێستان و پارچە موزیکەکەش پارچەیە کە بێگومان لەناو هەمومانە ئێزگەی دەنگی گەلی کوردستانیش هەر لە سەردەمی شۆڕش و هەم لەوەی کە چەنە کاریگەری هەبووە لەسەر پێشمەرگەکانمان و بۆ شانە خەوتۆکان و ئەمانە هەمووی لە دەنگی گەلی کوردستان و وەشاشە جوانەکەشی گەلی کوردستان کە ئێوە ئەو پرۆگرامانەتان کردووە ئێمە شانازی بەیەوەکەین دەستان خۆش بێ زۆر سپاس ئەچینە لای ئاغای ئازیز باشە زۆر زۆر بەخێر بێی یاخواتەمە درێژبی ئەو ڕنگ و ڕۆ هەر ئاوا جوان بێت ئەنجاوت پێم بڵێ بۆچی ئاوا ستایلەکەی گۆڕیوە هەستەکەم وایە کاکمە نەوەڵا ئەوە کاتی خۆی خەڵکانێکی زۆرمان لەدەست چوو بەهۆی کۆرۆناوە خۆتان نەزان بەداخەوە هەر خەڵگەها داید ئاغا دەردەکە لە خۆت داوە تا پەترێکی زۆر لە خۆم ناوتیان بابەتخوا چۆ لە خۆتی بەوەوان دەرزی یەکەم لە خۆماوەتیان ڤایرۆس هینی پێڵێن ڤایزەری پێڵەن چی وتم خۆزگە سایزەر وایە ڤایزەر نەبووە دەرزی یەکەم لە خۆمما باش بوو دەرزی دووهەمم لە خۆمما ڕیش سمێڵم نەما وتم بەخوا نایکەم بەسێ هەم ئەم جارە قژیشم پێوە دەستێدەکەین کە دروست باش دڵە باسی گەلی کوردستانی کرد یەکمان لە دوای ڕاپەڕین گەلی کوردستان ئەو دەرگایە بوو کە لە ئێمە کرایەوە توانیمان مێژوویەکی زیاتر بۆ خۆمان دەستەبەر بکەین لە خزمەتی خەڵکانی کووردە زیاتر بین ئەوە جێی شانازیە و جێی فەخرە بۆ ئێمە ئیتر تەلەڤیزۆنی خاک ئەم کورساتە بەڕێزە کە ئێمە بە جیهان ناسانەوە و ئێستا میوانین هیوادارین میوانداریەکەمان بێتە میوانداری ئەو هەموو خەڵکە ئەو هەموو بیسەرش کە ئێستا گویان لە ئێمە دڵیان بە ئێمە خۆش بێت دەستەکان ئێمە بەردەوامە بی لە گفتوگۆکانمان چەندین پرسیاری کەشمانەیە لە بینی گفتوگۆکانیشمانە هونەرمەندی خۆشەویست کاکلوقمان سەلیمان لەگەڵ لایە کە ئێستا بەرهەمێکی ئامادەیە ئەگەر بفەرمێ بێتە ستۆدیۆوە بۆی بەرهەمەکەمان پێشکەشکە و دوایتریش ئێمە کۆمەڵە گفتوگۆی جیاوازەکەین کاکلوقمان فەرموو لەسەر پردیمیان دواوێ دەست بەم لێکەوتاوێ لەسەر پردیمیان دواوێ دەست بەم لێکەوتاوێ لە کچێ مەرد بە لە ڕێی خوار ئەو نارنجم بۆ باوێ لە کچێ مرد بە لە ڕێی خوار ئەو نارنجم بۆ باوێ نازمەکە نازمەکە گیانە نازت بە چەندی لێو قەیتەڵی فەرەنگی دەڵێ کوردی دەلەنگی شنو ملی خاڵە ملی چاو
چه به حکمی جوت شاید اشهد و شوخ و شنگی به حکمی جوت شاید بین الله شوخ و شنگی مشاتيري خمخارة شاود رشو خمارة مشاتيري خمخارة عشق وشو غدارة قلبوتو يا بيمارة ناس مكة كنا نازل بچندي لو خيطاني فرنجي دلي كوتري دلنجي شلو ملي خالة ملي چاو بكلي بچندي بچندی جنا نازل بچندی چه به حکمی جود شاید اشهد و شوخ و شنگی به حکمی جود شاید بین الله شوخ و شنگی وتو رحمة نماوة خواردو خوام خناوة وتو رحمة نماوة خواردو خوام خناوة فرو بالم ستاوة چيبكم جرگم براوة نازمك جنا نازل بچندي لو قيداني فرنجي دلي كتري دلنجي شلو ملي خالة ملي جاو بكلي بچندي شلو ملي خالة ملي جاو بكلي بچندي جنا نازل بچندي چه به حکمی جود شاید اشهد و شوخ و شنگی به حکمی جود شاید بین الله شوخ و شنگی دەنگە هەر خۆش بێ کاک لوقمان لە شساق بێت دەستان خۆش بێ برادران دەستەکانە خۆش بێت کاک دڵشاد با بێمەوە لای بەڕێستان 32 ساڵ پێما 30 ساڵ و 5 مانگ لە پرۆگرامێک دڵنیام کە زۆر ماندووبوونی تیا بووە بەڵام دڵنیام لەگەڵ ماندووبوونەکەشا یەک دنیا یادەوەری خۆشی تۆمار کردووە اینجا ئەمڕۆ لە جەژنای پێویستە ئێمە دڵی بینەرەکانمان خۆشکەین بەڕێزیشتان لەو کۆڵە یادگاری کە هەتە لەگەڵ پرۆگرامەکەی خۆت بێ بەشمان مەکە و بەدەر لە پرۆگرامەکەش هەر یادگارێکی ترت لە فەرموومان بگەڕیتەوە لە سەردانەکانمان لە گەشتەکانمان لە هاتوچەکانمان بۆ گوندەکانی سەرتاپای کوردستان هەتا ئاکرێ و ناوچەکانی بادینانیش بەڕاستی خەڵکی کوردستان شایانی ئەوەیە کە دەسەڵاتداری کوردستانیان حیزبەکانی کوردستان سەری ڕێز بۆ نەتەوەکەم دابنێن بۆ ئەم میلەتە مەزنە شێوەی زمان لەنا ئەوانە پاراوە پاکە لە شارە بەهۆی بازرگانی و ئابوووریەوە شێوازی دیکەی بۆ بەزلای ئەوان شێوازی پاک و جوانی هەیە بەو شێوەیە لە بالیسان بووم بالیسان ناوچەی خۆشناوەتیەکێکە لە دۆڵەکانی ناوچەی خۆشناوەتی لەوێ ئەمیست یەکێک پێیا بکەم بۆ ئەوەی بۆ بەرنمەکەم حەیران بڵێ لەگەڵ برای ئازیزم بەکرفەرەش بووین ئەو دەمانە چوین کەسمان نەدۆزیە و پیاوێک لەژێر سپیدارێکی گەورەیە دانیشت بوو گۆچانەکەی وا لێ کرد وتیان ئەوە زۆر دەنگی خۆشە و حەیرانێک چاکە زانێ منیش چوومەتە نیشتەوە دەستم کرد بە حەیرانوتن من دەنگم ناخۆشە خۆ حەیرانی نازانم ئاوڕێکیاوە بە گۆچانە وتی تۆ حەیرانەڵێ یان
وڵام من حەیرانە لەمەیەکێکم لە حەیران بێژە هەرە چاکاری ناوچەی خۆشناوەتی تی کێواڵێ وتم خۆم واڵێ وتی شریت و مریتە هەیە وتم زۆرم هەیە شریت وتی باشە حەیرانێکی دەشتی هەولێرم بۆ بڵێ وەڵام منیش تێوتی دانیشە وەڵا خۆی تێی چریکان بەڕاستی ئەو حەیرانە حتا مامۆسا ئەنوەر خەرداغی ئەو سەردەمانە وتی ئەمە دەنگە ئەمە فۆنەتیکی جوانە ئەمە بە شێوەیەکە کە ئەتوانین هەمومان سوودی لێ وەرگین ئەو یادگاری لەگەڵ بکرد ئەو هەوڵە یا هەتا کابرا بێنیتەوە بۆی بێن مە قسە چووکە بەڕاستی هوەری دواندن هوەرێکە کەم کەس دەتوانێت و ئیشارە ئاغا ژیان بێنە لای تۆش تەمەنێکی دوور و درێژە لە بواری هوەرە بێگومان زۆر بە سەراتی خۆشی تۆژە جێڕنەوە لەگەڵ هاوڕێکانتا دایمە هەر ئیشەکە کردووە و تو تا ئەگەرە میشە تۆزی قسەی خۆشیتیانەکەین ئیتە چۆن ئیشەکە بەڕێچێ عادی یادگاریی خۆشمان بۆ باسکە لەڕاستیە ژیان هەر هەموو یادگاریە ڕاستە ئێمە ئەبینین خەڵکی ئەمڕۆ بەداخەوە زۆرینەی دڵی تەنگە نوکتەش ئەوە نییە هەر بۆ پێکەنین بێ هەموو نوکتەیە مەعنا و مەغزای خۆی هەیە باگراوندێکی هەیە وایە برادێکی هاوتەمەن وتی ئاغا ئەزانی تووشی لە بیر چوونەوە بووم تم نمونەیەکم پێ ناڵێ جاری وا هەیە بۆ سەعاتەکەم ئەگەڕێم سەیرەکەم لە دەستمایە وتم کوڕی باشم داوە چێ جاری وایە من بە دوای خۆمە ئەگەڕێمە خۆم تۆ دەستەکان باشە کاک دڵشاد مامۆستا عومەر با بزانین چەندە گرنگە ئێمە بەردەوام لە پرۆگرامی خۆمانە بەردەوام وتەیەکێ دووبارەی ئەکەینەوە ئەوش ئەوەیە کە ئاگامان لە ئەو نەریت و لەو کولتورە جوانەی خۆمان بێکە هەمانە و بە پارێزراوی بیهێڵینەوە بۆنەوەکانی دوای خۆمان چەندە گرنگە لە جەژن و بۆنەکانیشا بە هەمان شێواز ئێمە پارێزگاری لەو نەریتە جوانە بکەین کە هەر لە مناڵیەوە هەر یەکێک لە ئێمە یادەوەریمان هەیە لەگەڵ تەقەی کەوچکەکەی کە منجەڵەکانی دایکمان چێشتی تیا لێ ئەنا و بۆنی ئەو فاسۆلیا و گۆشتێک کە بە ماڵەکەی بڵاو ئەبوو بۆنی قەیسیەکە و یعنی ئەمانە چەندە گرنگە ئێمە هەوڵ بدەین پارێزگاری لێ بکەین بۆ ئەوەی کە ئەو نەوانەی کە بەڕێوەیە ئەم یادەوەریە جوانانە ون نەبێت و لە لای ئەوانش بە هەمان شێواز بمێنێتەوە لای لەگەڵ کاگڵشا دەست پێەکەم دوات تریژێمە لای مامۆستای گۆڕانکاری هەمیشە بەردەوامە لە کۆمەڵگەکانە لە هەموو دنیاە گۆڕانکاری هەمیشە بەردەوامە تۆ بەرەو پێشەچی ناگەڕێت دواوە ئەوەی کە گرنگ بێ ئێستا بەهۆی باری ئابوووریەوە خەڵک سەردانی کەسیش ناکات باری دەرونی خەڵک هەمووی ماندووە خەڵکی کوردستان هەمووی ماندوون کۆمەڵێ خەتەریاتیان لەسرە لە سنوورەکانەوە لە ناو خۆمانە ئازارە چێژن ئەمە بارێکی قورسە لەسەر شانی ئەم گەلە ئەبێ ڕای بێنیتەوە ئەبێ ئاشتی کەیتەوە ئەبێ قسەی لەگەڵاکەین جا ئەوەی کە تۆ ئەڵێ قەیسی و ئەمانە ئێمە کێشەمان ئێستا قەیسی نیە کێشەمان وڵاتەکەیە چۆن بتوانین ئەم وڵاتە بەڕێوە بەرین چۆن بتوانین ئەم وڵاتە کارێکی وای لێ بکەین لەگەڵ خەڵکە ئاشبینەوە بیانێنەوە سەر نەریتە جوان و ناوازەکەی کوردەواری بۆ نمونە من زۆربەی سەیری زۆربەی تەلەڤیزۆنەکانەکەم بەوانی خۆشمانەوە زمانی کوردی بەو شێوەیە بەکار ناهێنن ئەوانەی کە مۆزیعەکان ئەمانە کە لە زمانی کوردی نەگەیشتون ئەگەر بتوێت لە زمانی کوردی بگەی هەموو ناوچەکان بگەڕێ بزانە چەند ناوچەیەکی پاک و جوان ئەوانە کە بە زمانی کوردی ئەدوێن تۆ بتوانی لە سایەی ئەوە لە سێبەری ئەوە فێری زمانی کوردی بی زۆر جار جۆم لە ئێوە ئەبێت لە بەتایبەتی ئەم بەیانەیە یەکێک لە مۆزیعەکان بە پامێری خوانی وتی ئەمڕۆ وەکو بزانی ئەمڕۆ دووەم ڕۆژ جێژنە چۆن ئەگوزەریە ئەو چوزانە چۆن ئەگوزەری ئەمە پرسیار نییە یعنی من ڕێکم هەیە باگراوندی ئێوەی بەڕێز ئەبێ پڕ بێ لە فێربوونی زمانی کوردی دابوونەریتی کوردەواری لەگەڵ هیچ نەبێ شتێک لە دەوروبەری خۆشت بزانیت ئەمە ئەوەیە جا چۆنیش ئەمە پارێزین من ئێستا لەگەڵ خۆشحاڵم لەگەڵ هونەرمەندی گەورە ئینجاش گەورەی کورد مامۆستا عومەری کەریم ئاغا هاتووم بە یەکەوە دانیشتوین ئەم پیاوە مەزنا مێژوویەکی بۆ کورد تۆمار کرد و لێشی پەشیمانێ مێژوویەکی بۆ کورد تۆمار کرد لە دابوونەریتەکان هەمووی بەو شێوەیە ئێمە ناوین کە
تەماشای کار جوانەکانی ئەبێ لەم گەورانەوە فێری چی بین فێری دابوونەریتی کوردەواری بوون تۆ لە گەڕەکەیە من لە گەڕێکی شەیدانی سەرچنارم بەیانی خۆم ئامادەکرد من لە جەژنانە جلی کوردی لەبەرەکەم خۆم ئامادەکرێکی لە دەرگا بە مناڵ هات مناڵ مامۆستا جەژنت پیرۆز بێ دووسێن و قوڵم بۆ کرد ناو کیسەکەی و ئەڕۆی هۆکارەکەی چی هۆکارەکەی کۆمەڵێ گۆڕانکاریە لە کەش و هەوا قەتیسمانی گەرما دوای ئەوە کاڵبوونەوەی پەیوەندی کۆمەڵایەتەکان ئەمانە هۆکارێکی زۆر زۆر گەورن چۆن بتوانین ئێمەی میلەتی کورد ئەمە بخێنەوە سەرکە بنەڕەتەکەی خۆی کە دابوونەریتی جوانی کوردەواریە چۆن بتوانین ئێمە ئەوە بکەین ئەمەش کاری ئەوێ تایبەتیش میدیاکاران ئەوەی کە تۆ ئاماژە پێ بە بەتایبەتی وەکو زمانی دەربڕین بەتایبەتی ئێمە کە ئەمە بەرپرسیارەتێکە لەسەر شانمانە کە هەرچی ئێمە هێچکە لە زاری ئێمە و ئەڕوات ئەچێ بۆ لای خەڵک و خەڵک لە ئێمە گوێ لێمە بۆیە ئەمە دەستە خۆش بێ ئاماژە بووە بێکمانەوە پێویستی بەوەیە کە باگراوندێکی ڕۆشنبیری باشی زۆر زمانی کوردی هەبێ ئەوەش پەیوەستە بە کەلتورەکەمانەوە چکە زمانە کە ناسنامەی تۆ و شناسی تۆ ئەناسێنێ بە هەموو دنیا ئێوە بچنەوە ناو فۆلکلۆری کوردی بێگومان بچنەوە ناو خەڵکەکە بەتەنها بۆ نمونە یەکێک لە هونەرمەندە گەورەکانی ئێستا گۆرانی وت کاکە لوقمان سەلیم دەنخۆشێکی زۆر زۆر باش و گەورەیە بەڵام چن لە گوندێک گۆرانی بێشێک بێن بالێرە گۆرانی بڵێ هەمیشەوامان کردووە ئەوانەی کە کاری پیشەی یەکەن ئەوانە بێن لە گوندەکان چکە گوند پڕە لە دابوونەریتی کوردەواری ڕەسەن زمانی پاک و بێگەر مرۆڤی ئاسایی جابا بچینە لای ئاغا هەر بۆ پرسێت تەواوکاری پرسیارەکەی هاوکارم ئەژین کە باسی ئەو نەریتە و ئەو بلایەنە پەیوەندیە کۆمەڵایەتیانەی کرد یعنی ئێمە ئاغاجان هەرچەنە زۆر جار بارودۆخەکەمان چەندین جار ناخۆشیمان بینی و چەندی جارگرانی هاتو بە سەرمانە بەڵام کۆمەڵی لایەنمان هەر پاراستووە یعنی هەرەوەمان هێشتۆتەوە کە ئەمە جەژنە ئەبێتلی کوردی لەبەرکەین خۆ بم و کاتێکیش لەبەریکەین سەردانی یەکتر بکەین یەکتر بەسەر بکەینەوە تا چەند گرنگە ئەمە زیاتر پەرەی پێبین و وەکو ئێوە هونەرمەندان کامیشە پێکەنی نەخەنە سەر لێوانی ئەمە با ئێمە خۆشمان لەناو خۆمانەوەکو خێزان و دراوسێ و کۆمەلگا ئەم کارەش بکەین قوربان ڕابردوو ئێستا و داهاتوو ژەیەنێتە کایەوە ئەگەر ئێمە حساب وە ڕابردوو نەکەین معنە حساب بۆ ئێستش و داهاتووشنا لەناو کووردا ئەو نەریتە جوانە هەر با و بە تەنگەو هاتن یەکتر و بەسەرکردنەوەی یەکتر و هاوکاریکردنی یەکتری نەریتێکی زۆر جوانە بەڵام ئێستا بڵاوبوونەوەی ژیان و هەرێکەی لە کوچە و کۆڵانێک و بگرە هەندەران و ئەم وڵات و ئەو وڵاتە ئەم ئامێرانش کە دروست بووە هەنێ هەست و نەست و خواستی خەڵکەکانی بە شێوەیەکی دەرونی دەستەبەر نەکردووە یعنی ئەو سۆز و خۆشەویستیوینەی نەهێشتووە ئێمەش کە باسی ڕابردوو ئەەکەین ئەبێ ڕابردووی خۆمان لەبیر نەکەین ئەو وەستا لە ڕاستی ئێمە لە خانووی گڵا بووین دڵەکانی ژنەرم بووە خانووی گڵ خەڵکەکانیش بە سۆز من وەک نەرمی گڵ هەر هەمومان یەکترمان بەسەرە کردەوە دەوڵەمەند بۆ خۆی نەئەژێ باوەڕکەن لە گەڕێکێک کاسێ دەوڵەمەند هەبووە ئەو گەڕەکە ئاوەدانە بوو هەر بۆ خزمەتی کەسە نەدار و لێقاوماوەکان هاوکاری یەکتریە هەموو هاوکاری یەکتریە کرد ئێستا ڕێزم هەیە زۆر بەداخەوە منم قسەیەکەم لە ڕووی بینەران و بیسەرانە ئێستا تێرەکان زیاتر برسین لە برسێک ئەمە شتێکی زۆر زۆر خراپە خۆشمان بەدەست خۆمانە زۆربەی خۆمان تاکەین ئێمە هەر پەنا نەبێنە بەر ئەوەی بڵێن وڵا حکوومەتە و کارە ناکەەوە ئەوە ناکە ئەوە ناکە قەیناکە ژیان بە ڕەخنە و ڕەخنە لە خۆگرتن ئەچێتە پێشەوە ئەبێ هەموو لە یەکتری قوبوڵکەین نابێت ڕقمان لە یەکتری بێ ئێمەی داما و دەور دراوین بە هەموو ناڕەحەتێک و بە هەموو دوژمنێک با خۆمان لەناو خۆمان ئەخۆش یەکترمان خۆش بێ ئەم ژیانە ئەڕاو ئەبرێتەوە هەر چاکەیە و پیاوەتی و ئینسانیەتە ئەمێنێتەوە ئیتر چیمان ئەوێ ئێمە ئێستا لەخوا بە زیابێ خەڵک بە ئارەزوی خۆی قساکە بە ئارەزوی خۆی هەڵە سێدانشێ هەر تۆ زێباری ئابوووریە کە چاکەن حساب بۆ ئاو کارە با بکەن حساب بۆ ئەو خەڵکە بکەن بزانن چی ئەوێ باباوک چاوی لە ئەولایەکانی بێ کە پێی ئەوترێ حکوومەت با خەڵکی چاوی لە حکوومەتێ بێ کە پێی ئەوترێ باوک ڕاستە ئەتوانی خۆمان هەموو شتێ بکەین بۆچی کە بەو شێوازە بێت بێگومان وتەکانی بەڕێستان هەمووی با ئێمە ئەو خەڵکە زۆر خەفەت نەخوا ئەبێ جاروبارە نوکتێکی بکەین بەسەرا بۆ ئەوەی زۆر لە جدیا شوستم بە هەمان شێواز ئەو
قسێ بکەم مامۆستاگیان جا کاک دڵشاد مامۆستاگیان یەکێکتان بیرەوەرەیەکی ترمان بۆ بگێڕنەوە بابێ مۆلای فەرموو مامۆستاگیان ئەگەر نوتەیەکە ئامادەیە بابەتێکی خۆش بۆ ئێمە بۆ بینەرانیش وەک خۆت ئاماژەت پێکرد با خەفەتی لێ نەخۆن بەم جەژنە تەزە بۆیان خۆش بێ عفو بکەن تەبعاً درۆ شتێکی ناشرینە بەڵام هەن ێژار خەڵکانێک دوو لە ڕوتان و ڕێزم بۆ جەماعەت و ئەو کەسانی کە گویان لە منها دوو درۆزن ئەو بەوێوت درۆزن ئەو بەوەی ئەوت درۆزن هەردوو کیشانم باشە ناسی وتم هەردوو کار ڕاستەکەم لەگەڵ ئەم سەرخۆشانەشە کاکپەروەرمان لەگەڵایە ئەگەر برادران ئامادە بن با بەرهەمێکیکەمان پێشکەشکە فەن دەستە خۆش بێت و دەنگە هەر خۆش بێت خۆش بێت دەستەکانە خۆش بێت کاک ئەمەر با باسی شەوە بکەین لەگەڵ هاوکار مەژی وتم ئەمەی سەری کاک دڵشاد کلێتەیە حەزەکەم ئاماژەیەک بۆ بکەیت چکە دایمە چیتە گوندێک یان جامانەیە
یان شتێکی ئەوانیان گۆچانی پیاوێکی پێ تەگر بەدەستەوە ئەوانەوە بڵاسکە من هەمیشە حەزم لە گاڵۆک گۆچانە بەدەستمەوە بێت چکە لە کوردەواریەت نزیکەی دەسەڵاتە گەگرێتەوە چوون بۆ ناوچەی سوورچایەتی لە بڵێن دەوروبەری خەلیفانە و ناوە چوون بۆ ناوچەی سوورچایەتی لە گوندەکەی پێڵەن فلون بەڵێ فلون یەکێکە لە گوندەکانی سوورچیەکان لەوێ کاگە ئەحمەدیشی لێ ئێسەش سڵاوی پێگەێنم ئەگەر ئاگای لە من بێت ئەحمەد فلونی پێڵێن باسی ئەمەی بۆ کردم ئەمە چنراوە ئەمە گوڵنکەی پێڵێن بەڵێ ئەمە گوڵەکەی چنراوە بۆ بڵێن پیاوما قوڵان و پیاوە جوانەکانی سوورچیەکان لەسەر یەکەن لە کاتی کۆبوونەوەی هۆزایەتی و ئەم جۆرەشتانە وتی من یەکێکم لەوانە ئەوم نیاوە بچنیم ئەوە پێشکەشی تۆ یەکەم جامە دەستوری سوورچایەتیە هەموو ناوچەکانی ژەم شارەزاییشی زۆر لەگەڵ نەریتەکان شێوەزارەکانی شووە دەستێکی شیعرێکی زۆر باشت خۆشەویستانە میشە کاک دڵشادمان بینیوە لە ناو شاشە جوانەکەی گەلی کوردستانەوە کە چۆتە گوندەکان و ئەو پرۆگرامە جوان و ئەو نەریتە جوانەی کوردەواری کە هەمانە لە گوندەکانە لە کوشت و کاڵکردن و ئاژەڵ بەخێوکردن و لەو ماڵداریەی کە هەیە لەگەڵ ئەوەشە زمانێکی پاراو و دەستی شارێکی باشی هەیە هەر دەستپێکی پرۆگرامەکەشمان هاتۆتە کورسات لە ڕزمە ڕووگۆژۆ دەستی پێکرد و پێشوازی لە ئێوەی میوانەکان کرد و لەم بینەرەکانی کرد خۆی جوانی بەرنامەکەی کاگڵشاد ئەوە تەواوکەرەکەیەتی هەر لە جلوبەرگەکەیەوە کە ئەچێتە هەرچ ناوچەیەک جلوبەرگی تایبەت بۆ ناوچەیە خۆشێت ئەو جامانە و ئەم کلێتەی کەواو سەڵتە و ئەو گۆچانێکە بەدەستەوە ئەیگریت و زۆربەی کاتەکان حتا پێم وا بێ پوزەوانەشم یعنی لەگەڵ جلەکان تا خۆشیتە بێکمانەوە تاواکەرێکی جوانیارێکی خەڵکی لێ بکەین خەڵک زۆرەی ود ئەو ئەم جلە بەرگانی موشێنان لە بەرەکەی دوایی ئێن بە خۆت یاخۆ ئەیانەیتەوە ڕێگەم لە نێوان خۆشەویستانە پەردەی شەرم نامێنێ پرسیاری بینەرانی شەکەی زۆر تێگەی وتم دڵەجان لەگەڵ گۆشت خواردنا چۆنی وتی هەر گۆشت ناخۆم وتم پێ قەزابی کە تۆچی بۆ لادیەکان مەڕەکانە شارنەوە بۆ گورگم ئاغا بەشی کرد ئەم کەڵە شەرەکردیە دڵنیا بە دوایە ئاخر ئاغاژیان لە کۆمەڵگە بچووکە کوردەوارەکان لەو گوند و ئاوای ولادەکانە نەریتێکی زۆر گرنگ هەیە میواندۆستی زۆر گرنگ هەیە لەوێ باسی شعرەکانت کرد کۆمەڵی شعری جوانم بۆ برادران وسەیەکی لەوانە کاکە نەریمان تۆ خیانەت لە خوێنتە ئەو شعری منەکە وتێتی هەروە کاکە شەمال محەممەد ئەیبای سەبا دەروون پڕکە لە نەغمەی جوان حەشر ئەم شەو مەجلیس گەرمە کۆڕی عاشقان ئەوە نووسی کاکە شەماڵ یەکێک لە گۆرانی بێژشاکان ئەوە من یەک پرسیارتریشم لا دروست بۆ کاگڵشاد زۆر جوان لەگەڵ ئەو خاتونانی کە لە ناو ئاواییەکانان و کەمێک تەمەنیان هەیە زۆر جوان ئەچیتە دنیاکەی ئەوانەوە یعنی بە جوانی تێکەڵیان ئەبی ئەگەر کەسێکیش زۆر خۆی شەرمێکی هەبێ زۆر حەز بە قسەکردن دەکاتۆ ئەیجوێنیت یعنی دەست بەجێ زاراوەکەی ئەوی ژوەرەگری ئەو چۆن قسە بکات بەو شێوازە قساکەی چۆنی فێری ئەم پەیوەندیکی ڕوحی هەیە ئەبێ دروستی کەی لەگەڵ ئەو پیرێژنە بە ڕێزانە ئەو ژنە بە ڕێزانەی گوندەکان کامیان خاوەن ڕێز و گەورن لای ئێمە ئەبێ پەیوەندیکی ڕوحی لەگەڵا دروستکەی بتانی بە شێوە زمانی قسەی لەگەڵا بکەیت کە وەڵامت باتەوە ئەوە هوەرێکی تایبەتی خۆی هەیە ئاغام و جارەڵێ ئەڵێ هوەری قسەکردنی دڵشادە زۆر بەڕاستی وایە ئەکتەر وایە ڕێزم ئەکتەریشم کردووە ئاغا بەڕاستی ئەدایەکی جوان تەمسیل چیە ئێستا ئێمە هەموو لێرە دانیشتن هەممان ئەکتەرین ڕاستە ئەو توێژەکە ئەیکەین ئەکتەرین خەڵک لەو بازار و لەو شارە هەمووی ئەکتەرە بەڵام چڕوپڕەکەی لە شوێنە کاکۆ بێتەوە وەکو ئەم جێگەی بەڕێستانیان ڕاستەوە دڵنیاییەوە دڵێ جان ئەگەر حەز دوایی بیرێکیش لەوە بکەرەوە ئەگەر حەزە لە کاری ئەکتەری هەبوو ئەوە پێشنیاریشی کردەوە بۆت کاکمەت نوکتەیەکی ئاوەڵا نوکتێکی کە بەسەراتەی ئەفم بکەن فەرموو کاژاوی کوڕم ئۆتۆمبیلێکی پێ بوو
لەم لاو لە هەردوو لاوە دامی کردبوو تێقپا بوو لەبەر قاپیەکە دایناوە نەیبێت چاکی کاتەوە کوڕێکی خزممان هات تێرەوە کاژاوی کردوە چی سیارەکە نابا چاکی کاتەوە بۆ قوپاوێ دایناوە وتمەڵاوە چاوەڕێکە لە پێش و پاش شەو لێیان هەر چواری بەسەریەکەوە بەرێ دەستەکانی خۆش بێ بچینەوە لای کاک ڕێبازیش بەشکم شتێکی بیرکەوتبێتەوە یادەوەریە نەقڵێکی ژوەرەگری بۆ ڕاستی ئارەقی پێکردەوە سێم نقڵیامێ کاک ڕێباز یادەوەری دە باشە کە بیرکەوتەوە خۆتی شارتێکمان بۆ بکەینەوە خۆی سەردەمی تەلەبایەتی و ئەو کاتێمە بەیەکەوە تەلەبە بووین یەکێ لەو یادەوەرێ جوانانەی کام لە هەڵەبجەی خۆشەویستەوە بووی مایکەکەەوە گەر لە مایکەکە هەڵگرا لێرە لە داخلی باوا بڵێ لە داخلی ئەمایەوە ڕێباز باسیەوەمان بۆ بکە بەڵێ بەشی ناخۆیەکان باسیەوەمان بۆ بکە ئەوە هەر جوشەیەکی عەرەبی بەکاربێنی دوای پێمانەڵێ بەشی ناوخۆی زۆر باشە بەشە ناوخۆیەکان بوویت ڕۆژێ بڕیاریا بگەڕیتەوە چیتە پاسەکە و ئەومان بۆ باسکە بەڕاستی وەکو یادگارێکی کاتی خۆی زۆر ناخۆش بوو بەس ئێستا تقریبان خۆش بووە ئایسەکەی ژەرمەوە کەستێکی ترم هەیە لە داخلی ئێمە 2004 بۆ 5 ناوە لێرە بەڕاستی ئیتە خۆش دەزانی تەلەبە هەمیشە پێویستی بە پێداویستیەکانە بە تایبەتی مادی لێرەکە خوێنێ بە تایبەتی ئەگەر لە دەروی شارەوە هات پێیان لە شوێنێکی تر هاتووە بۆ خوێندن زۆر درێژەی نێمێ لەکوێ بوویەوە کاتە ئێمە لێرە ئەو کاتە داخلەکەمان لەسەر بەشی ناوخۆلی من هەر گۆڕیم کردم بەشی ناوخۆلی ئیتر لەوێ سەرچنار بوو بەشە ناوخۆیەکەمان بۆ مەحەت تۆزێک کاتەکەشی زۆر بوو بە پاسات چۆمانە کرد بەڵام ئەوێ بۆ ترمیناڵی ئەوەی کە ئەڕۆنیش ئەڕۆشتینەوە بۆ هەڵەبجە زۆر دوورتر بوو ترمیناڵی شار زۆر دوور بوو ئیجا ڕۆژێکیان ئێمە کۆتایی مانگ بوو هیچ پارەمان پێ نەما بوو بەدە کەس بڕوا ناکەم ڕاستی گوێ نەگری بۆ ناشێت ینی دەتەلەبەیەک بووین هیچ پارەیەکمان پێ نەما بوو کۆتایی مانگ بوو تا ڕۆژینەوە بۆ ماڵەوە لێ پارەیانیانە ئیتر ئەوە نییە ناومان نابوو فیشەکی کۆتایی پارەی پاسەکەمان دائنا بۆی کە بگەڕێنەوە 3000 بۆ کاتە بینی هەڵەبجە و سلێمانی ئیتی گەشتمە ناو لەوێ بە پێ ڕۆشتم تاوان بۆیە بە پێ ڕۆشتم بۆی پێنسەی پاسەکە نین و دوو نیە ئێمایەوە بە پێ لە سەرچنارە لێمەوە بۆ ئەوێ سواری پاس بووم و ئیتر خزمێکمان سەرکەوت زۆر نزیکیش نەبوو خوڵکم کرد وتم گورە ژانایە بە عایدی من بێ وتیدا لەخگار ڕبی لە شە ساغوێ ڕۆڵە پارەکەی ئەو میاوە بە پێک ڕام بۆسە ئەوە یەکێکە لەو شتانە قەت بیرم ناچێتەوە هەروەکو خۆی ئاماژەی پێکرد بۆ زمانی خۆی بەڕاستیاییەوە زۆر ناخۆش بووە بەڵام لە ئێستا بۆ بە یادەوەریەکی جوان دەستەکانە خۆش لە گەڕەکەکەمە چوار پیاوی تیا دراوسێ و هەمووی خەڵکی باش ئەمری خۆیان کردبوو لە لای ڕاستمەوە لە لای چەپمەوە بەرامبەرەکەشم کە لەسەر قەبران گەڕاینەوە مامەسا هاتە بەر قافی ئێم و فاتیحاکەیدایە ئەوانە و کە لێ بوونەوە وتم مامەسا من نیم تۆ لە بەر قافی ئێمە فاتیحادایەت وتی آخر سەرەی تۆژیەت نارتەمە درێژ فەربوو کاک دڵشاد من لەگەڵ کامێرامان کارۆخ تەها پێمە بێناسن بەڵێ هاوڕێمان بەڕاستی لە هونەرمەندە چاک و کامێرەمانە چاکان بەیەکەوە چین بووە دەوروبەری لای گەرمێن لە ناوجاف بووین کوڵەباڵێکی گەوری لەبەر کردم وتی ئەمە زۆر جوانە دانیشاوە زۆر گەرمیش بوو دنیا وتی بەمەوە تەقدیمات بکە وەڵامی ژوتم بینێرە بە ڕێز و خۆشەویستەکان هەموو جارم ئەوە بوو عارەق بوو بینێرە بە ڕێز و خۆشەویستەکان ئێمە لەو گەرمیانین کە هەمیشە کووری خەبات و نازام چی سێرەکەم شتێک بەسەر ملمە هەڵگەڕا کاک ڕێباز نوکتە بۆ تووەکەم برە بەعەرەبی نەیرێت سێرەکەم بەسەر پشتما هەڵگەڕا قورسیش بوو کارۆخیش پێکەنی کە هەڵاو ڕمایەوە
هینێک بوو بەرخێک بۆی زای من دایکی دەستەکانتان خۆش بێت سپاس بۆیەوە زۆر خۆشحاڵ بووین جارێکی تر جەژنتان پیرۆز بێت هەمیشە تەمەند درێژ بن هەمیشە بۆ ئێمە ببینن و ئێمەتان زیاتر دڵخۆش کە لەگە بینەرەکانەکان بەیانێ لای ئێمە دەستەکانتان خۆش بێت مامۆستاگیان زۆر خۆشحاڵ بووین وێ دەکەین کە تەمەنی بەرنامەکەت و تەمەنی خۆشت هەر درێژ بێ هەر بۆ شێوازە جوانەی کە لەناو خەڵکا بۆ شێوازە جوانە بەردەوام بێت لە شەساق بێت و زۆر خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ لەگەڵمان بووی مامۆستاگیان بە هەماشەوە بە ڕێزیشتان تەمەند درێژ بن سپاس بۆ ئەم میوانداریەتان هەمیشە ماڵی خۆتان بە جیهان ماڵی و خەڵکەش ئاوا بێ هەر لە خێر و خۆشییا بن ئینشاڵڵا شاد بن بەختەوەر بن تەمەند درێژ بن تەندروست بن دەستەکانە خۆش ئەو شانە بن کە مرۆڤ پێویستێتی دەستەکان